والله ما هەرچی ناوی پەلەوەر و گۆشت بخۆین یەک مشکلەمان نییە. وڵا خواردن تاقیەکەینەوەنێ خۆدایەکەنەوە بەڵێ سڵاو لێ بێ سڵاو لە جەنابتان جەوەکەی چۆنە لەخوا بەزیابێ جەوێکی خۆشە خۆشە ئەرە وەڵا لەخوا بەزیابێ شوێی خۆم ئەسڵ خەڵکی چوارتام ئەسڵ چوارتە دوو جار بۆ ئێمە خۆشە دوو جار یەکەم ئەوەی کە ئێمە چوارتامان ینی خەڵک ئاشنا بوو بە منتیقەیش شار باژێڕە بۆ ئێمە زۆر خۆش چوارتا بە چی بەناوبانگە ئەو ماوەت کەڵە شێر ناخۆنە ئێوە والله ما هەرچی ناوی پەلەوەر و گۆشت بخۆین یەک مشکلەمان نییە داخیەوە دارە وەڵا لە خزمەتانە چۆ بۆ ئەوڕۆ هاتنە ئێرە یەکەم جارێ ئێنە ئەم فیستیڤاڵە پێشتی هاتن نەخێر پێشتری ژاتینۆڵە پێشتی هاتوون بەڵێ ئەمە سێم جارمانە خۆتا لە چوارتا دانیشن بەڵێ خۆمان چوارتایین کاکە دۆنگاوە لە دێتانەوە ئێمە حسابی سلێمانیەکەی بووێنە نەرە وەڵا خۆمان چوارتایین جەوەکەی چۆنە هەز زۆر خۆشە من ئەم پڕۆم زۆر پێ خۆشە لەبەرەوەی گەنجان ئێستا بۆ خۆیان لێرەیە خەریکی ئەسپ سواری و خەریکی ئەمەم و شتی جوان و ڕێک و پێک و هەڵپەڕکێ و گەنج ئێستا میفەوتەوە بەدەست مۆبایلەوە بەدەست فەیسبوک و بەدەست خەتەوە ئێستا بۆ خۆیانەوە 6 ڕۆژە 7 ڕۆژە بە خۆیان جێوێکی خۆش و هەڵپەڕکێ و داواتان نەکردووەم فیستیڤاڵە درێژ بکەنەوە وەڵایی پێمان خۆشە درێژ بێتەوە 20 ڕۆژ ئەرە وەڵا پێمان خۆشە دووبارە بێتەوە هەموو ساڵێگەمە بکرێ دەستیان خۆش بێ و لەشیان ساغ بێ ئەوەی ئەویان کە زۆرە بۆ ئێمە ینی ئێستا خەڵک هاتووە لە چوارتا و گەیشتۆتە قەڵاچۆنا و توتی چوارتا لەکوێیە ینی خەڵکی ئاوا هەیە نازانێت چوارتا لەکوێیە ینی شار باژێڕە ینی ئەمە ئیشێکیان کردووە هیچ ئیشێکی وان نەکراوە تا ئێستا من بە ناوی خۆشمەوە سپاسی قایمقامی قەزای چوارتاژەکەم ماڵی ئاوا بێ ئارە وەڵا جەوەکەی چۆن بەلاتەوە وڵا سپاس بەخوا زۆر خۆشە چیتان خوارد وڵا تازە هاتوو لە دەقابێ بەس بۆ بزانم ئەگەر ئێوە مێر سێم جارتانێم بۆ ئێرە من نەوەڵایەکەم یەکەم جارتە بەڵێ لە سلێمانی بوو ئەم جۆرە فیستیڤاڵانە کە لە دەروی شارەکرێ بە تایبەت بۆ نمونە لە شوێنی وەکو شار باژێڕە تا چەنە گرنگ ئەمە وڵای زۆر گرنگە وەکو پێشتریش لە هەواری شار و ئەوانە کراوە هەر بۆم نەکراوە بچم بەس بۆمەی ئێرە زۆر پێم خۆش بە تایبەت نەوەڵا بە تایبەت هاتووم هیچ شەزانی لەسەر شایەکەی بناویلە نەوەڵای هیچ نازانم هیچ نەبیستۆ لەسەری بەس لەوەی ئەمڕۆ لە فەیسبوک شتێک بڵا بۆ هەر ئەوم بیستوە ئەڵەن گوایە نازانم چوون بۆ ئێران و دوای حەوڕۆژ هاتوونەتەوە و فریانە کەوتون و تازەیان کرێتەوە هەرۆنم بیستوە بەتەمای لە هەڵپەرشەکەی بەشداریکەی نەوەڵا هیچ دەستان خۆش بێ بەخۆشی بێ ئەی جەنابێ بەتەمای چی ئەمڕۆ هاتووی بۆ ئێرە خواردن تایەکی دی هەڵپەڕی کامیان وڵا خواردن تاقیەکەینەوەنێ خۆدایەکەنەوە بەڵێ ئیشەڵا بەنیازی چین بوونە ئەوەی کە لێرە بیخۆن وڵای ترە کوردەواریەکان خواردن کوردەواریەکان بەڵێ لە ماڵەوە دروست ناکرێت بەرەوەڵە بەس لێرە تام و پێشی تری هەیە چی بوو؟ دەستان خۆش بێ